لە تۆ دنیا بۆوات لێ کردم دنیا پیرت کردم گەنجیت بردم من وا دەمرم بە تەنیا. کاک میراس سڵاو لێ بێت. سڵاو لە جەنابی بەنیازی بەرهەمێک لەگەڵ هونەرمەندی کۆچکرد و ئەردەڵان بەکرا بڵاو بکەیتەوە. ئەمانە کۆن تۆما کراوم گۆرانیە؟ نەخێر بە زیرەکی دەستکرد دروستمان کردو بەرهەمەکە. فترێکی زۆر کەمە دەستمان پێکردو سپاس بەخوا تاوامان کرد و ئێستا ئامادەی بۆ بڵاوبوونەوە. تا چەندێک هاوکار بوو زیرەکی دەستکرد؟ بەڕاستی من پۆستێکیشم کرده بوو سوپاسی زیرەکی دەستکردم کرد کە ئەم دەرفەتەی بۆ من ڕخسان بەڕاستی چکەوە شتێکی مەحاڵەوەی کە لە دنیا ڕوە ئەیتر یەک جارە ئەم شتە زۆر مەحاڵ بوو کە ئێستا بووە بەڕاستی من شانازی پێوەکەم و سوپاسی زیرەکی دەستکرد دەکەم کە ئەم دەرفەتەمە بوو. ئەم بیرۆکەیە لە چۆ هاو؟ کاک دیلان ڕاستی بیرۆکەکە فترەیەکە بۆم هاتووە بەڵام هاڵێ مەسەلەیەکی لە دنیا زۆر بچووکە. پێش 4 ساڵ بە دەقیقی بڵێ من ئەتوانم نیشانتان بدەم لەسەر گۆڕی جوانەمەرێک هونەرمەندی گەورە ئەردەڵان بەکر بووم سێرکەن بەروارەکەی دیارە ئەمە لە ستۆری ئینستاگرامەکەم و ئیسفادەم لێکردووە. بەڵێ ئەو کات کە لە خزمەتی بووم لەسەر گۆڕەکەی هەندێک قسەم دەردەدڵم کرد نەمەزانی کە ڕۆژە لە ڕۆژان زیرەکی دەستکردێت ئەو قسانی کە من ئەم کرد ئەبێتە ڕاستی و کادەموت خۆزگا لە ژیانم بما بایتایە و کە من بمتوانیا و دەرفەتمە بۆە بە خزمەتە بگەم ئیشێکمە بۆە لەگەڵ تا یان ئیشێکت لێ وەرگرم بەڵام کوتم سێری دنیاکە ژیانەوەندە بەرەو پێش و الحەمدولیلا ئێستا ئەو دەرفەتەم بۆ ڕەخساکە من لەگەڵ جوانەمەرگ ئەردەڵان بەکرد دوێتێکمە بێ. ڕاستی لەسەر بنەمای چی ئەم دوێتەشم دروست کردووە تێکست و میلۆدەکەش خۆم دروستم کردووە ئەتوانم بڵێم ئەردەڵان بەکرد یەکێک بوو لەو کەسانە یەکێک بوو لەو کەسایەتیانی کە لە ناو کورد هەتا لە ژیانە بۆ قەدری نەزانرا بەڕاستی هەتاوەکو کە لە دەستماندا بەداخەوە لە ناو مرۆڤایەتی بەگشتی ئەو شتە زۆر بەربڵاوە بەڵام لە ناو کووردا زۆر زۆر زیاتر ینی کەسەکە هەتا لە ژیان نەمێنێ و ماڵاوینەکە قەدری نازانرێ. ناوەڕۆکی گۆرانەکەشم تەقریبەن باسی ئەوواکە کە وەکو باسم کرد تێکسەکەی خۆم نووسیمە لە ناخی دڵی خۆمەواتۆتە دەرەوە. تا چەندێک گرنگی بۆ یاوەکە لە ستایلی گۆرانەکانی هونەرمەندی کۆچکرد و ئەردەڵان بەکرا بێت ئەو شێوازی میلۆدەکەی زۆر زۆر گرنگیم پێدا بەڕاستی ینی من هەر وەکو پێشتر لە زۆر شوێنی ژاماژم پێکردووە زۆر گوێگری خوالێ خۆش بوو بووم ئەتوانم بڵێم من هەم ئەو هەم هونەرمەندانی جیلی پێش من زۆر زۆر ئیسفادەم لێکردن وەکو مامۆسایەک وەکو قوتابخانەیەک لیانەوە فێر بووم ئەزانم ستایلەکانیان چۆن بووە و ئایان ناسمە و هەستیان پێکەم ینی زۆر زۆر گرنگیم پێدا ڕێک بە ستایلی خوالێ خۆش بوو ئیشەکەم دروست کردووە ئەتوانم بڵێم ستایلی خۆشم نزیکە لە هی خوالێ خۆش بوو. ئەمە کەی بڵاو ئەبێتەوە بەنیازی چۆن بکەوێتە بەردەم بیسەران؟ ئینشاءله 5/8 کە شەوی سێشەممە کە کاژمێر 8 لە چەناڵی یوتیوبەکەی خۆم بڵاو بێتەوە لە ئێستەوە ئەپلۆدمان کردووە بەزی تر ئینشاءله سعات 8 ئێوارە پەبلیکە بێت و بڵاو بێتەوە. ڤیدیۆی وەکراوە؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئەوەی ینی شانازی پێوەکەم زۆر زۆرم پێخۆشە و وەکو کورد شانازی پێوەکەم بەڕاستی ئەمەش سوپاس بەخوا گەیشتونەتە ئەو ئاسو توانایی کە بتوانین بە ئای ئەو شتە مەحاڵە بکەین ینی هەر خودی خوالێ خۆش بوو ئەردەڵان بەکرمان دروست کردوێتەوە و لە ڤیددیو کلیپەکە لیپسنەڵێ ینی گۆرانی ئەڵێ هەر وەکووە ڕاستی بێ بەڕاستی ڤیددیو کلیپێکی زۆر باشمان بۆ کردووە ناڵێم کەم و کوڕینیەک هەموو شتێک کەم و کوڕیتی ئابێ بەڵام سواز و خۆشتێکی زۆر زۆر جوانمان دروست کردو ئەڵبەتە دەستخۆشی لە کاگوەلی جااف و کاک زرنگەکەم کە هەردووکیان زۆر ماندوو بوون پێوەی بەڕاستی ئەوان ڤیددیو کلیپەکان دروست کرد. چێکاری نوێزیشی بۆ کردی؟ کاگیرانیەک شتی زۆر زۆر گرنگەیە بیرم نەچێت زۆر زۆر سوپاسی تایبەتی بنەماڵەی خوالێ خۆش بووەکەم بە تایبەتی کاگۆرانی برای کاگۆران بەڕاستی کاگۆران بەکرد ینی کاگۆران زۆر زۆر سەپۆرتی کردین زۆر پاڵپشتمان بوو بۆ میشە دەستخۆشی لەکەم هەڵبەتە تا ڕادەیەکی زۆر عزیێتی دڵی ئەوانیشم داوە داوای لێبوردنەکەم لە یەک بەیەکیان چونکە بەڕاستی ئەو کەسە ئازیزەی ئەوان کە لە ژیان نەماوە ئێستای بینەوە گۆرانیاڵێ
توانم بڵم هەستێکی زۆر بێتاقەتی بێ و ناخۆش بێ بۆیان بە تایبەت گۆرانەکەش وەکوتم باسی مردنی تایە و باسی ئەوەی تایە داوای لێبوردنیان لێ یەکەم و زۆر زۆر سپاسیانەکەم. کاری میوزیکەکەی لەلایەن کاک دیار دلاوەرەوە بۆ ئەنجام دراوە و کاک دەوەنستار دەنگی کاک دڵزاری بۆ کردین بە دەنگی خوالی خۆش بوو ئەردەڵان بەکریانی کاک دەوان ئازێتی کێشا دەنگەکەی بای ئای بۆ کردین بە کاگەردەڵان و ئەوکو باسم کرد کاک زرنگ و کاگۆلید کاری ڤیددیۆ کلیپەکەیان کرد. لەبیرم نەچێت سپۆنسەری سەرەکی بەرهەمەکەمان سنترال پارکە کە کاک میران کەمال سامسۆن بەڕاستی دەستخۆشی لێ یەکەم کە هەموو کاتێ لە پشتی هونەرمەندان و هونەر بووە بەڕاستی. لە کۆتاییە بەم هەموو کەسە تیمێکی جوانمان دروست کرد و بەرهەمێکی زۆر تایبەتمان دروست کرد بوو من وەک ناوی خۆم دڵنیام کە ئاگا بە یەک بەیەکی هەموو جۆگران هەموو جۆگرەکانی خۆم و هەموو جۆگرەکانی مامۆسای گەورە خوا لە خۆش وەردەڵام بکرد چونکە دڵنیام زۆر زۆر تایبەتە بەرەمەکە هەر یەکێکمان زۆر زۆر بەدڵ ئیشمان تیا کردو